سيد النائبة سأتحدث لك. عضوا لهذه الشيبات. سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر بڕیاری پەرلەمانی عێراق کە وەک خەڵکی کوردستان وەک پەرلەمانتاران و نوێنەرانی کورد لە بەغدا باسی لێوە دەکەن زوڵمێکی گەورە بووە دەرحەق بە خەڵکی کوردستان بەبێ ئەوەی ڕای نوێنەرانی کورد لە بەغدا وەربگیرێت ئەوان بڕیاری بڕینی موچەی خەڵکی کوردستان دەدەن. ئێمە هاتووینەتە نێو بازار بزانین ئەو بڕیارەی پەرلەمانی عێراق چ کاریگەریەکی لەسەر بازار هەیە. ئەم بڕیارەی پەرلەمانی عێراق وا دەکات ئابووری کوردستان شەلەل بێت، وا دەکات قەیران دروست بێت، بازارەکە بە چ شێوەیەکە و ڕاو بۆچوونی هاوڵاتیان سەبارەت بە هەڵوێستی پەرلەمانی عێراق چییە و بەنیازن چی بکەن بۆ داهاتوو. ئەم کاسبکارانە چۆن بۆ قۆناغی داهاتوو خۆیان ئامادە دەکەن. تێگەیشتنت چیە لەسەر داواکاریەکانی بەغدا؟ ئەوان دەڵێن دەبی هێزی ئێمە لەسەر سنوورەکان بی، هێزی ئێمە لە هەموو شوێنێک بی ئەوەی عێراقە. دەڵێن دەبێ ئێمە بەو شەرتە مەرزانە ئەمە دەبی هەموو شتێک دەدەستی ئێمە بی اینجا پارە. ئەوەلان ئێرە عێراق نییە، ئێرە کوردستانە، ئەمە کەڕامەتی خۆن لە پارەی نافرۆش. ینی کەرامەتی کورد گەورەترە لە پارە. زۆر زۆر گەورەتر لە کەس دەڵێ کاکە موچە دێنم بی دەمرین لە برسان. دەڵێن دەمرین لە برسان خەڵکێکەیە دەڵێ کورە کاکە موچە نەدا بەغدا دەمرین لە برسان. باشتیوانیە غلو ئەمە هەتا ئێستانەکانە پێش 2023 بوجن لە بەغدای وەرەگرت خۆمە لە بەغدای وەرناگرت کاکە کەسنە لە برسانە ئێمە دەوڵەمەندین ینی کوردستان دەوڵەمەندە بەس ئەگەر بکرێ تەواوی داهاتەکان بستەوە نێو خەزیێنەی حکوومەت. بەڵێ بەڵێ ئێمە دەوڵەمەندین ئێمە چەند سەرچاوەمانەیە داهاتی ناوە خۆمانە. بڕیارەکەی پەرلەمان بە زوڵم دەزانی یان قانونی؟ زۆریش بە زوڵم دەزانم کاکە. تو چ دەڵێ کاکە؟ وەڵا لە بۆ نەچیانێ سەبارەت بە بڕیاری پەرلەمان دەڵێ کاکە ئەوان بەبێ کورد حسابی کوردیان هیچ نەکرد. بزانە کورد زۆر شەیدی دانایە یعنی کورد هەتا بلێ شەیدیە هەر دارێک شەیدێکی لە بنە پارە چیە پارە بی چیان نەبی چیە یعنی سمێنێکە جێ شارەقا تێرە ئەمە چی سەر دەکەن بۆەوە نیە ینی ئامانجی بەغدا گەورەترە لە مەسلەی بڕین 100 قات گەورەترە ئارێ ئامان زۆر زۆر گەورەتر. باشە سەبارەت بە هەرێمی کوردستان ئێستا هەرسێ سەرۆکایەتی ئەمڕۆ کۆ دەبنەوە چی بکەن باشە چاڵ وێستە وەگرن ئەوان دەڵێن زۆر لە بەشێک لە حزبەکان دەڵێن کاکە با گفتوگۆ بکەین لەگەڵ بەغدا قسە بکەین بەڵام هەندێک دەڵێ کاکەەوە چەند ساڵە قسە دەکرێت هەتا ئێستا دەرەنجام نەبووە. وڵی با پێت بدەم ئەوە لە زمانی یعنی حەسەن بەکرد مەلیک حوسێن ئەوانە هەتا ئێستا هیچ استفادەمانەوە نەکرد هیچ استفادەمانەوە نەکرد. ئەوان عینن ئەو بوجە و ئەو سین و بینێ وەکو کەرکک دەکەن نیازیان خراپە نیازی خراپیان هەیەی چۆن با هەرکە لە جێ خۆبی بوجێ عێراق چ دەڵێیت ینی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان چی پێ دەڵێیت؟ وەڵی ئەوەندەیە پەیداگیری بکەن ینی ئەو نەفتە ڕادەست نەکەن و کەوایە تۆ لەگەڵ هەولێر تەنەزول بۆ بەغدا بکە. چۆن هەولێرتەنێ ئەو هەموو شەیدا ئەو هەموو خوێن ڕێژتە لە زمانی بەحسواتە ئێستا چۆن تەنەزول بۆ باشە ئەوان دەڵێن ئەو ئاوەدانەی لە هەولێرە لە سلێمانیە لە دوهۆکە شەقام دەکرێت بینا دەکرێت چوزانم هەرچی کراوە لە کوردستان دەڵێ کاکە ئەوە پارەی بەغدای کورد نییە ئەمە دایتمانەوان بەڵام خەڵکێکیش دەرێ کاکە لە بەغدا ببینە تا ئێستا خەریکە بەغدا لەگەڵ زبڵ دەخینکێ ئەمن بەخۆم بە چای خۆم دیتم ئەمن بەخۆم سایختەسیمە چیمە بەغدا لە ژیانی خۆم پێش دوو ڕۆژە چوم بە چای خۆم دیتم زبڵخانە وێن دەرێ ئەوان چ دەرێن ئەو پارەی مە لۆن گۆیەکە هەولێر دۆ و سلێمانی پێ جوان دەکرێت دەرێم نەغەرەتە ئەوانە دە بەخوا خۆم ساختەسمەوە دەرێن ئارێ بەخوای بەخوا زۆر پارەی ئەوان چی بەسەر پارەیوانە وان دەرێن حیزب سیاسەکانی هەمووی دزن دەرێ ئێران و تورکیا لۆ ئێران و ئەمریکا ئەو بەسرەیە ئەوە من پێرە ڕسمم گرتیەوە ئەوان دەڵێ هەرێمی کوردستان دزن باش ئەوان لە 185 وەردەگرن بخۆم خەڵکی خاناقینیم لەگەڵ ئەوان لەوێ دەرکراوە یان 35 ساڵ من دەرحیل کرابووم جەماعەتیان لێ منیان دەرکرد ئەوەتەوە بەسرەیە دەڵێن هەرێمی کوردستان دزە لە 185 موچەی عێراقی لەسەریانە باسە جەعدەیەکیان بۆیان نەکردی ئەوەتە. باشە نمونەیەک ینی لە بەسرا ئاو نییە ئاوی پاک ئاو نییە ئاو لە هەولێرەوە چوو بۆ بەسرا ینی
بەڕاستی ئەوانەی کە دەنجیان نەدا بە پارەی موچەی خەڵکی کوردستان ئەوان لە خەمی عێراقن یان خەمیەکی خەمی چین کاکا من ئەوە 2023 سەدام ڕووخایە ڕۆژێکت بینیە ئەندام پەرلەمانی عێراق سەعات 12 شەو کۆبوونەوەی بکە بۆ مادەی 140 بێ 2007 تەواو بێ هێشتا تەواویانەکە بۆ موچە دژی کورد بە شەو سەعات 12 شەو تا پێنجی بیانی خەوێنیەکە داهاتوو چۆن دەبینی یەکشت پێ بریان بیبڕێنمەوە عرب قەت سیخەی بە کوردی نییە چی بکەین ئێستا وڵی دەبێت جودابینەوە جودابینەوە زۆر ماڵی خۆی ڕێخە هەتا کورنێ و ماڵی خۆی ڕێک نەقا یەک دەست یەک هەڵوێست تێگەی ئەگەر لە 16 ئۆکتۆبەرە لە کورد بەسەر هات بە حیاتی کورد ئەوها بەزەلیلی دەرنەکەوت لە بن جەبل حەمرین بوو کە ناوی پێشمەرگە خەڵیانەکرد باشە کەوای ئێمە پێویستە احتیمال لەسەر خۆمان احتیمال لەسەر خۆمان بکەین یەک دەستبین یەک ڕێکبین نەک هەر پارچە بین یەک دەستبین بەڵام هەندێک کەس دەڵێ کاکە با لەگە بەغدا قسە بکەین ئێستاش دەڵێن با لەگە بەغدا قسە ناکرێت چکە بەغدا حیساب لە بۆ مە ناکە هەفتێک بەر لە ئێستا بەغدا حکوومەتی عێراق گوتی ئەمە پابەند دەبین موچەی خەڵکی کوردستان فەرمانبەران دەنێری بەڵام دواتر لە پەرلەمان وەکو نوێنەرانی کورباسی لێوە دەکەن خیانەتیان لە کورد کرد چی تێگەیشتی لەم مەسەلەیە حکوومەت اتفاق دەکە پەرلەمانە لەدەوەشێنێتەوە والله يعني عندهم برلمان يشمل لي يك دنجينا عندك كان الحكومه بەڵام یەکدەنگ بوو لەسەرم والله باقي لو ستار جوال التلفزيون كان قصيده كان دين اما ئێستا خەتای خۆمانە اري والله خەتای کووردە و کێشانە او كيشان خطاي كردتي هيك وين هيك الويزدي يعني كذا قالت التنقانات زي هيك الويزدي كايشان ايش ما في دبن هيك الويزدي كايشان في بس كذا كون التنقانات اللي هيك الويزدي كاش دابك لك تۆ لەگەڵ ئەوەی يعني ئەوەی هەمانە بدەین بە بەغدا نا والله لقويني ما تشوف بغداد واقل ثقه ما بين ما ثقه كلمه لك لە 2023 تاوەکو ئەمڕۆ زۆربەی ئەو بەرهەمانەی کە لە نێو هەرێمی کوردستان دەیبینن بەرهەمی خۆراکیە لە دەرەوەی بەرهەمی خۆراکی جلوبەرێک زۆربەی بەرهەمەکان کە تەنانەت ئۆتۆمبیلیش هەر لە هەرێمی کوردستانەوە لە هەولێرەوە بەرهەمانە دەچوونە بەغدا دەچوونە شارەکانی دیکەی عێراق واتە لە ڕووی ئابووریەوە هیچ بەرهەمێکی ئەوتۆ کوردستان پشتی پێ نابەستێ یعنی ئەوەی کە پشتی پێ بەستێ ئەوە بەغدایە پشت بە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان دەبەستێ کە زۆربەی بەرهەمەکانی نێو هەرێمی کوردستان دەچێتە بەغداوە ئەو هەموو بەرهەمەی کە هەتە کاڵایەتە هیچی بەغدای تێدایە هیچی بەغدای ئەشیا بەغدامان نییە بەس ئێرانی هەیە تورکی هەیە باشە بە نسبەت عێراق چی گرینگە لە ڕووی ئابوووریەوە بۆمە ینی ئێستا عێراق ئەگەر معاشەکەی بدا بازارەکە خۆشەوی بازارەکە باش دەبی بەڕاستی پێ برێم ئەگەر عێراق معاشەکەی بدا بۆ هەرێمی کوردستان بەڕاستی بازارەکەش خۆشەوی شەرکەدری فراوان دەبی خۆشتر دەبی باشە بازارەکە خۆش دەبی پێم بڵێ چی بکەین بۆ داهاتوو ئەوان دەڵێن کاکە ئەمە ئەنگۆ قوبڵ ناکەن ئەنگۆ لەگەر ئەمە جیاوازن بڕۆنەوە و لێرتان یان ئەوەتە دەبی ئەمە برا گەورەتان بین یانیش ئەوە دەبی ئەنگۆ لە ماڵی خۆتان ئەمەش لە ماڵی خۆم خەیناکە ئێمە ئاستی هەرێمی کوردستانین ئێمە ئەبێ شتێک بکەین بۆ ئەو میلەتەی ئێمە ئەبێ شتێکی دابین بکەین بۆ دەمرین لە برسان کوردستان فەقیرە بمری لە برسان کەس نامری لە برسان زمانی گرانی ئێمە نەمردین لە برسان ئێستاش نامرین الحەمدولله بەدەهاتی نەفتەکەی خەرکە معاشەکەی یعنی پێ ئیدارە عێراق الحەمدولله بەراورد ئەوان دەڵێن ئەو ئاوەدانی لە هەولێر هەیە لە سلێمانیە لە دۆکەیە پارەی ئێمەیە پێ دوایە ئەمە پارەی ئەوانمان نەخێر شتیوانە شتیوانە یەکێک لەو هۆکارانەی کە بەغدا قوت و بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی بڕیوە دەڵێ و ئاوەدانی لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو بووە بە پارەی عێراق بووە یعنی هەموو پارەکە پارەی عێراق بۆیە کوردستان ئەوەندە لە ڕووی بنیادنان و ئاوەدانی پێشکەوتوتر بووە لە بەسرا لە ناسریە چوزانم لە مۆسڵ لە هەموو ئەو ناوچانەی کە ئەوان پێیان وایە پارە لەو شوێنە هاتووە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەوەی دەیبینن
پاشەوەی کە پەرلەمانی عێراق بڕیاری داوە ئەمە کۆمەڵێک کرێکار لێرە کار دەکەن ئەم کرێکارانە بەشی زۆریان خەڵکی دەرەوەی کوردستانن لێرە کەسابەتی دەکەن دار دەچیندرێت لە کوردستان ئەمە ئاماژەیەکە کە ئاوەدانی لە کوردستان هەر بەردەوامە بە بەغدا بەبێ بەغدا خەڵکێکی زۆر دێتە کوردستان تۆ خەڵکیێن دەرێ هەولێر خەڵکی هەولێری ئەنت عربي عربي وين أهلك؟ صلاح الدين صلاح الدين أما خەڵکی صلاح الدين عربە لێرە کەسابەتی دەکەن بێگومان بە هەزاران عرب لێرە هەم بەرپرسەکانی بەغدا ئەوانەی کە لە نێو پەرلەمانی عێراقدا دەنگیان دژی خەڵکی کوردستاندا بەشی زۆریان خانوویان لە نێو هەولێر و لە شارەکانی دیکەی کوردستانە لێرە بە ئەمن و ئاسایشی دەبینن ئەنتە منێن هەلک مصر ئەمە خەڵکی مسرە لێرە کەسابەتی دەکا و بێگومان خەڵکێکی زۆری دیکەشن خەڵکی باکووری کوردستانە پێم بڵێ بەغدا دەڵێ ئەو ئاوەدانی لە کوردستان بووە ئەو ئاوەدانیە پارەی ئێمە بووە تۆ چی تێدەگەی لەم بەخێر بێ سەرچاو سەلامە ناکیدەن لەوانە ینی بەغدا و چەند ساڵەمە بێ بەغداش دەژین ئەمە وەکو باوەکو ملەتی کورد هەردەم لە کەسابەتی خۆمە بەردەوام بووین لە ئاواداکردەوەی کوردستان بەردەوام بووینە دلیلش ئەوەتەوە 4 سیارەمە ڕاگرتووە هەمووی بزایی دار دەچین ئاوادایی دەست پێ دەکەین هەر بەردەوام بووە بەبێ بەغدا و بەغدا هەر دەست پێ تابێ هەروایە باشە چی لێ تێدەگەی لە بەغدا ینی ئەو هەموو ساڵە دانوستان گفتوگۆ لەگەڵ بەغدا هەرچیان ویست ینی کورد بۆی کرد تۆ ڕاتچێ لە سەران ئەکیدە نابی وابێ ئەمەش وەکۆ هەولی خۆمە هەر دەدەین و هەر کۆل نادەین لەو مافادێکە کوردن خۆمانن و دەلیش ئەوە تا ئەوان زیاتر لە کلمەوە کار دەکەن و لێرە لە بە ئاودانیەکەمان زۆرە چاویان بەمە هەڵنایە دیارە پیان ناخۆش ئەمە لەو ئاوادانەوە خۆشی دابین ئەو جەباو هەموو نەوعک دژاتیەکەمان دەکەن بەرامە سووری لەسەر ئەوەی کە لۆیان بسەلمێن دەش سەلمێنین و هەر سەلماندیشمان لە دێر زمانەوە کە ئەمە ملەتەچین مافی خۆمانە لەو ژیانە بژین و ڕەبلعالمێمەی بە خەڵقێت کردەکە ڕاستە کوردی شانازی بە کورداتەکەی خۆمان دەکەین و ئەوەشە بەردەوام ئینشەڵا و هەر کورزا ئاوادانە هەر بە پێشەوە. لە 2023 لە دوای ڕوخانی ڕژەمی بەعسی عێراق تاوەکو ئێستا پرۆژەیەکی استراتیژیک گەورە لە تەواوی عێراق دروست نەبووە هاوشێوەی کوردستان ئێستا بۆ نمونە ئەو مۆڵەی دەبینن یەکێکە لە گەورەترین مۆڵەکانی عێراق لە تەواوی عێراقدا لە بەغدا کە پایتەختە تاوەکو ئێستا مۆڵێکی لەم شێوەیە نییە سەبارەت بە پاڵاوگەکانی بەرەمهێنانی وزا نەوت بنزین چوزانم هەموو ئەوانەی کە بەرهەمی نەوتن تاوەکو ئێستا لە عێراق پاڵاوتگەیەک نییە وەکو ئەو پاڵاوتگانەی کە لە نێو هەرێمی کوردستان هەیە لە ڕووی شەقام و تەنانەت لە ڕووی نەخۆشخانە زۆربەی ئەو پرۆژە استراتیژیانەی کە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت بۆ نمونە شەقامی 150 مەتری هەموو خەڵکێک لە باشوور و ناوەڕاستی عێراقدەی وێنەی لەگەڵدا دەگری ئەوە مۆڵێکی گەورەیە وانە مۆڵێکی گەورەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بە یەکێک لە گەورەترین مۆڵەکان دادەندرێتن هەموو لەسەر ستانداردی جیهانی دروستکرایە هەموو بەشەکی تێدایە بەنیازم کەی تەواویکەنەمە وڵی ئیشاڵە کەمتر لە ساڵێک تەوا دەبیتن بڕیارتان داوە نەوەستن بەردەوامە لە هەموو ئەوکان بەشەکانی ئیش بەردەوامە و ئیشاڵە لە ماوەی کەمتر ڕۆژێکی وا گەورە پەیوەندی بە پەیوەندی هەولێر و بەغدا هەیە یانی ئەو عیلاقەت هیچ پەیوەندێکی نیە ئیش ئێرە مستەمڕە و لە هەموو لایەکانیش بەردەوامە کەوایە کوردستان هەر ئاوەدا کوردستان هەر ئاوەدا باش ئەمە پارەکە بەغدا نردوێتی بەغدا دەڵێ هەرچی پرۆژە هەیە پارەی ئێمەیە نەخێرەوە هیچ علاقەی بە پارەی بەغداوە نیە ساحێبەکە خەڵکی هەولێرە و کەسێکی دیاری هەولێرە و ئیشەکە لایەوی بەڕێوە دەبێت کەوایە خاوەنەکەی خەڵکی هەولێرە کرێکار و مهندس و ئەندازیار و ئیدارەکە هەموو عقلی ناوەخۆیە بەڵێ لەسەر ستانداردی جیهانی دروست دەکرێت کۆمەڵێک بەرهەمی ناوخۆتان بینی ئەو فستیڤالەوەک دەبینن ئەو بەرهەمانەی ناوخۆ پێتان چۆنێ پێت وایە کوردستان بەبێ وڵاتانی دراوسێ بەبێ بەغدا بتوانین مەفروزە وەزارەتی زراعە ئەو کاتی مەقسەد کە بەربوومی خۆمان پێرادەگە بەربوومی وڵاتان نێتن وەکو تورکیا وەکو ئیران وەکەوان کە لوتس سووریا ئەوانە لوتسلۆمە بێتن خێر مەقسەعفۆن هەنارمانەیە هەموو شتێکمان لە هەموو میوەجاتێکمان هەیە لە هەموو خواردنێکی میوەجاتێکمان هەیە سەبەبی چییە
وزارەت زراعە پیلانە چینە کاتی بەربوومی خۆمان دەبیتن ئەوان کە داخل نەکات. باشە ئێستا پەرلەمانی عێراق گوتی موچەمەنێرە بەغدا و هەولێر حکوومەت هەردوو حکوومەت چەند مانگە خەریکی گفتوگۆن گەیشتنە ڕێکەوتن گوتیان کاکە 3 مانگ پارەتان تەمینە ئێستا پەرلەمان هەڵی گۆشاندەوە چییە مەوزوعەوە چی تێگەیشتی لەوە؟ من ئەوی تێگەیشتن بە نسبەت تەمە ئەمە کوردین ئەوان عارەبن زائیدن دوای ئەمە کێشەی دوور قۆڵمان هەیە لەگەڵ عارەبان هەن ئەوەی نییە بە نسبەت پەرلەمان و پارە وشتوە ئەوانە ساڵی نەوەتەکانیان بەبیر نایە کە بارەگان لێرە بۆ حکومەتی کوردی داعمی دەکردن ئەوەی دەکردن ئێستاش ماڵی پەرلەمانتارەکان لە هەولێرن بەلێ کاکە ئێستا کە تەمەشا دەکەین لە ساڵی 20 کە تا ئێستاکە بەس دەم چاوەکان دەگۆڕێ قسەکان ناگۆڕێ هەرچ خۆتی ناگۆڕێ هەر قسەکان باشە چ بکەین باشە ئەمە کاکە خەڵکێکێ دەڵێ کاکە گفتوگۆ بکەن لەگەڵ بەغدا ئێستا مردین هەندی قسەیان لەگەڵ ئێستا هەر سێ سەرۆکاتی دانیشتە بزانم ئەوە چ دەڵێن بەڕای تو چ بڕیارێک بدرێ باشە بە خودای وچی کەلکی ماوە قسەیان لەگەڵ محەممەدی عاجی محەممەدی قسەی جوانی کردن تەوا بکشێنەوە تەوا هاتە کەنجیە بکشێ وەڵام هەندێک لێرە کوڕە بەغدا نەبی دەمرین لە نفتی خۆمان هەیە ئەوەی خۆمانە هیچ ئاشکار خاکمانەیە لەبەر دەمری بەس یا تا کەنجێ ئەوە خەنجەر ڕۆشانێ لە پژڕە لەگەڵ ئەوەن ینی حساب بۆ بەغدا نەکردن ناکردین هاتە نەفدرالەکە نا ڕیفراندۆمەکەت هەموو شتەکان مەلەقیز دەچی تاکە باکوورد خۆی لە جێ نەدە لە ساڵی 1920 شۆڤێنی عربی هەبەرانبەریمەیە هەبەرانبەریمەیە ئێستاش عرب دەستی بدینێ ناگەڕە کوردەکان لێرە دانیشن دەوەتەی عێراقی نوێ دروست بووە بەرپرسان لە هەولێر دەستنە بەغدا دەیانەوێ لەگەڵ یان ڕێکەوە بەغداش لەم سەری ڕێک دەکەی لەم سەری پەشیمان دەبتەوە چ بکەین باشە دەبی بە گفتوگۆ بی دەبی بە حیوار بی چونکو ئەگەر بە گفتوگۆ نەبی ئەگەر بە تەفاهم نەبی هیچ مشکلەک هیچ گرێک شۆرەت ناکرێتەوە باشە بەڵام گفتوگۆ کرا هەولێر لەگەڵ بەغدا ڕێککەوتن گوتیان 320 میلیارد دینار دەنێردێتە هەولێر بەڵام ئێستا پەرلەمان شیعەکان زۆرینە لەگەڵ سوننا بەبێ کورد بڕیاریاندا ئەوە هەڵبەشێت ئەخر گفتوگۆ حیوار دەبی کۆنکریتیبی دەبی بە زەمانەت بی ئێوە چەند ساڵەوە خەریکن من دەڵێم لە 2003ەوە کاک مەسعود و مامجەلال چوونەتە بەغدا بەغدا نایەوێت لەگەڵ کورد ڕێک بکەوێت چی بکەین باشە بەڕای تۆ ینی حەل چییە؟ وەڵڵی حەل ئەوەیە بگەڕێنەوە نێو ماڵی و ڕێک بخەینەوە هەمومان تەبابین لە یەکدری هەمومان پشت یەکدری بگرین تێگەیشت بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە چونکو المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا باشە نامری لە برسان بەخدای دەبی بگەڕێنەوە دێکتی دەبیمان نێو ماڵی کۆڕێک بخرێتەوە بەڵام ئەمە نامری لە برسان کوردستان ئەوەندە فەقیرە بمێشاڵە نامی لە برسان فەرمە ئەو هەم بەرەبوومە جوانە ئەو هەموو شتە ڕێک و پێکەمانەیە سامانی سروشتیمان زۆرە سامانی نەوتیمان زۆر الحەمدلله مرۆیشمان زۆر الحەمدلله مەفروضە پشت بەخۆ پشت ئەوەڵدان بەخوا ببەستین دوایە بە خۆمان بە هیمەتی خۆمان چۆک بۆ بەغدا دانەنێ ناوەڵە دانانێ بەتەمای بەغدای بە خودای هەرەوها دەبی پێم بڵێ ینی بەغدا دەڵێ ینی پەرلەمانتارەکانی شیعە بەشێک لە سونەکان دەڵێن کاکە ئەمە دەمانەوێت داهاتی کوردستان ئەمەی وەگرە اینجا پارە دەدەین پێ دوایە ئەوانە ئەمە بیانووە یان بەڕاستی دایانەوێت کوردستان ئاوەدام بێت نام پێم وایە بیانووە کوردستان خۆی سەرکردەی هەیە ینی ئیدارەیەکی تایبەت بە خۆی هەیە بیانوێکە و ئاین بۆ لێدانی کووردە بە تایبەتی لە دەسەڵاتی کوردی کەمکردنەوە وردە بەرەوە کەمکردنەوەی هەرێمی کوردستان ینی نایانەوێت ئەزمونە ببینێت تاکید نایە بەڵام دەستوری عێراق بۆ خۆیان دەنجیان پێداوە ترسن لەوە هەیە دیسان خیانەت بکەن لە کورد دەستور بگۆڕن هەمواری بکەنەوە بتاکید ئەیگۆڕن چکە عەرب یەک فکری هەیە خۆی ئەوێت هیچ کات یعنی هیچ دەسەڵاتێکی عەرب نیستۆ کورد پێشکەوێت ناشێت پێکەوە لەگەڵ سەرکردەکانی کورد لە چیا بوونە ئێستاش بەشی زۆریان ماڵیان لێرەیە ینی بۆ لەگەڵ کوردوە تامل دەکەن گەورەترین هەڵی کورد ئەوەیە زۆر خۆش باوەڕە ینی دوژمنەکەیەکا بە برای خۆی باشە چی بکەین ئێستا ئەتیمان لەسەر خۆمان ببەستین یان تەنەزول لۆ بەغدا بکەین تاکید ئەتیماکەینە سەر خۆمان پشتی خۆمان خۆخۆر نەبین ینی لەو خۆخۆریە واز بێنین پشت بە خۆمان بەستین پشت یەک بگرین یەکتر نەخۆین یەکتر نشکێنین بەڵام بەداخەوە ئێستا لەو کاتەیە عەربیش تەبعاً دەسەڵاتی عێراقی زاڵترەوێ بەسەرمان بۆچی عێراق داوای داهاتی هەرێمی کوردستان دەکات ئەگەر ئەو داوایەی کرد ینی ئێمە چیمان بەسەر دێ
بەڕاست بەرهەمی ناوخۆمان هەیە کە بتوانین بژێوی ژیانمان پێوەی ببینە سەر. کوردستان دەوڵەمەندە لە جیس، دەوڵەمەندە لە هەنگوین، دەوڵەمەندە لە هەنار، دەوڵەمەندە لە خاک، لە گەنم، لە جۆ، لە تەماتە، لە پیاز، لە زۆربەی ئەو بەرهەمانەی کە خەڵک ڕۆژانە ژیانی لەسەردا دروست دەکات، احتیمادی لەسەر دەکات. تۆ هەنگەوانی بەرهەممان چۆنە ئێستا لە کوردستان؟ بێگومان هەرێمی کوردستان ڕەنگە جەنابیشتان ئاگادار بن و بینەرانی بەڕێز شاگەدارن چەند ساڵێکە لە ئاستی هەموو جیهان پلەی یەکەمی هێناوە لە ئاستی جیهان بەڵێ لە ئەمی پۆندیا جیهانی لە نەمسا لە دووبەی لە ئیمارات لەو دەوڵەتانە لە تورکیا لە تاران هەنجوینی هەرێمی کوردستان بە حکمیەوەی کە ژینگەیەکی زۆر جوان لە هەرێمی کوردستان هەیە کە شەهۆیەکی زۆر سروشتی جوان هەیە هەنگەوانی شارەزا بە توانامان هەن کادیری باشمان هەن لە بوارەدا ئێمە فەقیر نین ینی هەم لە گوێز بگرە لە هەنار بگرات نین بەڵام گەندەڵی باڵی کێشاوە بەناو هەنگ و هەنجویندا باڵی کێشاوە بەناو فەلاحی گەنم و جۆدا باڵی چۆتە قوڵ پێویستیمان بەڕێخستنەوە پێویستیمان بەڕێخستنەوەیەکی جددی هەیە ڕێزم بۆ وەزارەتی کشتوکاڵ هەیە باشە زۆر باشە بەغدا ئێستا دەیەوێ موچەی کوردستان بە بڕێ و بڕیاریدایە پەرلەمان ستێگەیشتێکت هەیە پێت وایە ئێمە نەتوانین خۆمان بژێنین نەتوانین ئیداری خۆمان بکەین ینی بمرین لە بەرساوەکو هەندێک کەس وا دەڵێ کورە قەیران دروست دەبی کاکە دنیا کاول دەبی بە خۆی پندێکی کوردی هەیە دەڵێ کەڵەشێریش نەبەر ڕۆژ دەبێتەوە چەند ساڵە لە زمانی سەدام حوسێنەوە ئێمە بە غێر مباشیر خۆ هەموو شتێک لەسەر کوردستان حەسار هەر هەبووە ئەوانەش هەمان عقلیەت و بگرە خراپترش و بیرروبۆچینی ماڵ ئەوایلیان لە هەرێمی کوردستان لەو هەولێری دەحوێنەوە پرۆژانە شتیان هەیە بەڵام بەرحاڵ ئێمە دەبێت پشت بە خۆمان ببەستین ئەوان داوای دەکەن دەڵێن هەرچی پارە هەیە لە کوردستان بماندنێ دوای دەتان دەینەوە پێت وایە ئەوان ڕازگۆ بن لەگەر ئەو قسەیە چکە خەڵکێک دەترسێ دەرەکورە بەغدا کاول بۆ لەگەر گوفەر ئەمە بە قەزێش کە لە دڕۆکەمەوەلۆی بەغدا توانای ئەوەی نییە پارەی لەمە داوا بکە دەبێ خۆمان خۆتای متەکاملمان هەبی خۆمان بتوانین بەرهەمی خۆمان بە بازار بکەین خۆمان بتوانین کادیری زەراعی خۆمان بتوانین بەرهەمی ناوە خۆمان بە بازار بکەین ئەمە ئەگەر هاتوو ئەم خاکە بپارێزین ئەم بەرهەمە بە بازار بکەین بزانە ئەو هەنجینە جوانانە کە خوا نەحمەتی دایتەمە بەغدا توانای ئەوەی نییە بمان چەوسێن تۆن ئەوەی لە بەغدا ڕوویدا ڕۆژی پێنجشەمە لە پەرلەمانی عێراق بەڕای زۆرینەی ئەو کەسانەی کە قسەمان لەگەڵ کردن پێیان وابوو زوڵمێکی گەورە بوو کە لە گەلی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان کرا ئەمە یەکەم زوڵم نەبوو و کۆتا زوڵمیش نابێت ئەگەر بێت و پەیوەندیەکان بەم شێوەی ئێستا ئەو عقلێتی کە ئێستا لە بەغدا هەیە هەمان عقلێت ئیدارەی عێراق بکات ئەوەی کە خەڵک داوا دەکات ئەوەیە دەبێت لە هەرێمی کوردستان پشت بە بەرهەمە ناوخۆیەکان ببەسترێت دەبێت چاکسازی بەردەوام بێت تاوەکو بتواندرێت ئەو ئەزمونێک کە بە خوێنی شەهیدان بە خوێنی هەزاران کەس لە خەڵکی کوردستان دروست بووە بیپارێزرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.